نەخۆشێک لەو ڕۆژانەیە هاتبوو عملیاتێکی زۆر جوانی تەجمیلمان بۆ کردبوو، فتق و تەجمیل و یعنی بە شێوەیەکی زۆر زۆر جوان مرەتەب. بەزۆکو هەموو نەخۆشێکی تر کە معەڕەزە تووشی جەڵتەی قاچی بوو. هەر هاتەوە بەلای خۆم بینیم قاچی تۆزە ئاوسا بوو، گومانم کرد عادەتەن جەڵتەی قاچ کە پێوتێ DVT عادەتەن ناناسێتەوە، عادەتەن بە کلینیکەڵ ناناسێتەوە، بە دۆپلەر تەشخیصەکەیت. نادم کەسێرەکەم جەڵتەی قاچ. نەخۆشەکە دوای هاتەوە گلەیی هەبوو، تکاکتۆ من لەم عەمەلیاتەیە تووشی جەڵتەی قاچ بووم. دکتۆرەکان پێیاوتم تۆ ئەبوایە دەرزی ژێر پێستە وەرگرتایە تاوەکو تووشی ئەم نەزیفە نەبیت، تاوەکو تووشی ئەم جەڵتەیە نەبیت. بۆچی دەرزی و نێوامەتێ؟ وتم کچم ئێمە گۆرەی ما بۆ کردی؟ وتی بەڵێ. وتم لەناو عەمەلیاتیشە ئێمە هەموو شارێکێ جارێ ڕازی قاچمان پێ کردویت، بەڵام ئێمە بێ بەڵانسکەین لەوەی کە دەرزی ژێر پێستە بینێ جەنابەت مەسەڵەن قورحەی مەعیدەت هەیە، تووشی قورحەی مەعیدە تووشی نەزیفە بی لە کاتی عەمەلیاتیان کەس کرد ئەو نەهەڵەیەمەوە تووشی نەزیفە بیان نا. لەبەرەوەی خوێنمەیینەکەت لەگەڵ خوێنبەربوونەکە تا بەڵانس کەمترین زەرەریان هەڵبژێرم. ئەمە پێوتێ دانایی. ئەگەر نا هونەرمەندێکی کوردیان برد بۆ سوید فتقی نەبوو، تەنها بۆ تەجمیلی ورگ بردیان لەو سەرۆمیتەکەیان هێنایەوە. ئەبێ خەڵک لەمە تێ بگا کە تۆ دایمە دەرزیەک دەرمانێ بۆ نەخۆشەکە نووسیت ئەبێ بەڵانسی خراپ و چاکەکە بکەیت. نەخۆشە دوێنێ سینی تەواو نییە کە سەیرەکەم دکتۆرێکی ڕۆماتۆلۆژی میثۆتریگزەیتی بۆ نووسیوە. یەکێک لە کێشەکانی میثۆتریگزەیت ئەوەیە کە لەنگ فایبرۆسیسەکە، پەڵمۆنی فایبرۆسیسەکە سنگ هەمووی تووشی تەلەیفەکات سیەکان. یەکسەر تۆ بێ بەڵانسی ئەمە بکەیت، ڕۆماتیزمەکەی شتێکی تری بەمێ یان لی گەڕێم کە سیەکانی تووشی فڵان نەخۆشی بێ. لەبەرەوە بەڵانسی تۆ لەم کاتەیە ئەبێت کەمترین شەڕ هەڵبژێری بۆ ئەوەی کە تووشی شەڕە گەورەکە نەبیت، تووشی کێشەی گەورەتر نەبیت.